بناوی خدای گەورە و میهرەبان بەڕێزان هەمولایەکتان بەخێر بێن وەکو ئێوە ئاگادارن و لە ڕێگای ئێوە شەوەڕای گشتی ئاگادارە چەند ڕۆژێکە بە شانازی و بە دڵخۆشیەوە شاندی ئیمرالی لە هەولێرن و دوێنێ کۆبوونەوەیان لەگەڵ جەنابی سەرۆک مەسعود بارزانی هەبوو و ئەو ڕۆژ کۆبوونەوەیان لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کاک نەجیبان بارزانی هەبوو. شاندی ئیمرالی پێکاتون لە نوێنەرانی چەند پارت و لایەنێکی سیاسی و ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی تورکیا و هەروەها هەردوو پارێزەرانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە دیدار و کۆبوونەوەکانیان وێڕای گەیاندنی سڵاو و ڕێزی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بە جەنابی سەرۆک مەسعود بارزانی و هەروەها سەرۆکی هەرێمی کوردستان جگە لە گەیاندنی سڵاو و ڕێز پەیامی تایبەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیان بە جەنابی سەرۆک و هەروەها بە سەرۆکی هەرێمی کوردستان گەیاند. ئێمە وێڕای بە گەرمی بەخێرهاتنیان ئومێدی سەرکەوتن و مۆفەقیەتیان لە بۆ دەخوازین بە تاکید هەرێمی کوردستان دەربارەی پرۆسەی ئاشتی لە ڕابردوودا ڕۆڵێکی گرنگی هەبووە و پشتیوانی لە پرۆسەی ئاشتی دەکا و ئومێد دەکەین شاندەکە دوای گەڕانەوەیان هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی لە تورکیا باشتر و چاکتر بەرەو پێشەوە بچیتن. ئێستاش ئەو شاندە خۆشەویستە لێرەن لە بۆ باسکردن لە تەواوی ئامانجی سەردانەکەیان و گەیاندنی پەیامی خۆیان لە ڕێگای ئێوەوە لە بۆ ڕایگشتی دووبارە بە گەرمی بە خێراتنیان دەکەین و ئومێدی مۆفەقیەت و سەرکەوتنیان لە بۆ دەخوازین. ئینشاءڵڵا هاتنی ئەو شاندە لە بۆ هەرێمی کوردستان و دەستپێکردنی پرۆسەی ئاشتی لە تورکیا و هەروەها جێبەجێبوونی هاتنە ئارەی پرۆسەی ئاشتی بە خێر و خۆشی لە بۆ گەلانی تورکیا و لە بۆ خەڵکی کوردستان ئامانجەکانی تەحقیق بکاتن. ئێمە بە شانازیەوە چەند ڕۆژە لە خزمەتیاندا بووین. ئومێد دەکەین کاتێکی بەسوود و خۆشیان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بەسەر بردێ دووبارە لەگەڵ بەخێراتنیان تەمەنای موفەقیەتیان لە بۆ دەخوازین. ئێستاش کاک کەسکین بە ناوی هەموو شاندەکە پەیامی خۆی لە ڕێگای ئێوەوە لە بۆ ڕای گشتی ڕادەگەینیتن کەرە بکەسەدە. زۆر سپاس. چاپەمەنیا هێژا ئەم سەرناڵی شاندەیە خۆ و بدڵداری و بڕێزداری سڵاو دەکەن. دسەریدا ئەم سپاسیا خۆ ji bo waliya Hewlêrê rêzdar Umît Xweşnav dikin koçber û şandeya wî du roje bi eleqayekî bilind û mezin şandeya me pêşwazî kir û em îro jî li qonaxa wî li hemberî we vê daxuyaniyê didin. Belê em du roje li Kurdistanê ne li Hewlêrê ne do hevdîtina me bi Serok Mesûd Barzanî ra çêbû hevdîtinekî ku hêvî û bendewariya gelê Kurd gelekî lê hebû saetek û 45 deqe me sohbetekî wek di nav biratiyê da wek dildarî û dilxweşî û kêfxweşî me vê sohbetê kir. Di şandeya me silav û hezkirinê Rêzdar Öcalan bo Serok Mesûd Barzanî û peyamê wî ji bo proseya çareseriyê û aşîtiyê me nîqaş kir. Îro jî li gel Serokê Herêma Kurdistanê Rêzdar Nêçîrvan Barzanî me hevdîtin kir. Bi heman mijarê da hem silavên Birêz Öcalan û hem ji aliyekî din ve jî ji bo pêşketina proseya çareseriyê û aşîtiyê Birêz Öcalan gelekî qedrekî bilind û mezin dide fikrê Serok Mesûd Barzanî û Serokê Herêma Kurdistan Rêzdar Nêçîrvan Barzanî. Di hevdîtinê me da me behsa pêşeroja Kurda kir ji bo milletê Kurd ji bo gelê Kurd proseya çareseriyê û aşîtiyê ve çawa pêş bikeve rol û rista hemî aktörên Kurdan hizbên Kurdan ji bo pêşketina proseya çareseriyê gelek çawa be derfet û îmkan çêbû ku me di hevdîtina di van dîdara da nîqaş kir.
هیویا گلی کرد و گلی روشحالات ناوی هیا کو مسئله پرسکریکا کرد لسر بنگها چارەسەریه لسر بنگها دموکراسی و حقوق لترکیه و الحمی ولات وره چارەسەر کرد چارەسەر کرنا پرسکریکا کرد لترکیه لباکوری کردستان و باندورا خویا به پوزیتیف به ارینی لباشور چار عالیه ولات و روشحالات ناوین بکه جبرکو پرسکریکا کرد بویا پرسکریکا هرمی و نافنتوی همی هزین جهانی این هرمی جبو چارەسەر کرنا پرسکریکا کرد نقاش دکن دا آخفن لی اوه کو رولا هری یا مزن جبو پروسیا پیشکتنا چارەسەریه بلیزه و رولا خو دویدا ببینه اختورین کردانه جبر به رزدار öcalan جبو پروسیا پیشکتنا چارەسەریه به انسیاتیفه کی مزن به همه درفت و زور و زحمت دا دخوازه مسئله کرد لسر شر و پیفچونی درخینه لسر بنگها دموکراسی حقوقی و ناسکرنا محفه گلین کرد پیش بخینه و چارەسەری لسر وی ساز بکه اف ساز کرن اف نقشره اف ری و دلگنگشی و آلوزیا روشحالات ناوین کو ایرو به همی آوای ته قوماندن و آلوزیه کی مزن لروشحالات ناوین هیا جبوی ملتین کرد جبوی ملتین روشحالات ناوین همی ملتین بندست و سردست ین هری باش ین هری سلامت پیشخستنا پروسیا چارەسەری آشکتیه جبر به سروان نقاشا دا سروان مجارا دا سروک مسعود بارزانی به پشکریه کی مزن جبو پیشکتنا پروسیا چارەسەری پیشکتنا خو جشانده مرا و پشکریه خو پشتوانیه خو جشانده مرا پاروکر ام گلک که خوشی و بدل خوشی ام کارن جگل خورا جگل روشحالات ناوین یه جهان را پارو بکن کو ایرو ام دوروج لکردستان لحولیره ام دو هفدیتنین گلک مهم مکر هر دو انجام دیدارن ما هفدیتنین ما گلک باش در باس بو اف انجام وان هفدیتنان نتنه جبوی پیشروجا ملتین گلن کرد و جبوی پیشروجا روشحالات ناوین ملتین روشحالات ناوین جی لسر بنگها آشتی دموکراسی و حقوقی و پیش بکبر هیویا ما اوه ام خوازن جگل روشحالات ناوین را جگل مرا ویاجی پارو بکن ین در همی دوان آروزی و گنگشتی دا ین کو ما بهیسانی بخوشی دلخوشی و هیویو بندواریا ملت مگل ما اوه کو ام مسئله لسر بنگها تملا آزادی آشتی و کویه چارەسەر ببه همی اختورین کردان همی دین سازین ریخستن حزب هلوستکی گلکی خوشن هلوستکی نتوی کردواری کردستانی و لسر بنگها آشتی و آزادی پشتوانیا و پروسه بکن شانده ما ایرو هفدیتنی خوان دیدارین خواه لحولیره بداوی دکن اما در باز سلیمانیه ببن سروکی یکیتیا نشتمانیا کردستان برز بافل طلبانی و جگره سروکی هرما کردستان کبات طلبانی را اما دیداری دار بخن شانده اما پشتی وان هفدیتنا و دربار انجام هفدیتنی دال لترکیه وقتا در باز ترکیه بو و بالنوسکی انجام وان هفدیتنا دا جرای گشتی را پارو بکه داوی دا لسرناوی شانده اما ام هر هفدیتنین حولیر سروک مسعود بارزانی و سروک نچیروان بارزانی ام گلکی بکی خوش بون ام دکارن جگل خورا جگل روشحالات ناوین را مزگینیه کی خیره جبوی پیشکتنا پروسه چارەسەریه و آشتی جگل خورا بدن ام دکارن هفدیتنی خدا دیداری خدا جوار اجرای گشتی را وان تشتا پارو بکن گلکی سپاس